سعود ماتسەکەم تەکسی 906 سارە بەڵێ خۆیەتی قوربان. ئەو باوکە ئەو باو بەخوای ئەو باو هەتا داک باش بی ئەو باو باشە. مەسەلەی شانۆمان تەرجەمە نەکرد و خۆمان چیرۆکە جوانەکانی کوردەواریمان تەرجەمە نەکرد لەو مەسرە. هەولێر ئەو سیمایی هەیە یان ئەو سیفەتەی هەیە هۆگری خۆت ئەکات بەبێ ئەوەی تو بەرجی خۆتدا با بڵین دابنی بەرژی ئەو لە بەرکەی لە شارەکان کەەوە لێ قبول ناکە ئەبن وەکو مامۆستا زیادە سەعەت شاری بەجێ نایڵم هەولێریش خۆپەرز نەبی و بەخۆشم چاوم پام بوو کاگەر سەنا درامای بوو نانە بامۆش حەز لە درامای بوو حەزم کستومە ئیشێ پارەکەی وەرگیرە ئێستاش دروست نەکرا. ئەمن دەزانم ئیشە بووە کابرا ویستیتی عملیاتی لۆ کوڕەکەی بکاتن کەس یارمەتی نەدایە موافقەی مەسرحیەکیان دایتێ کاکە 25,000 دەمێت لە هەر ئیشەک پرۆدەکشنی هونەری ئافرەت هەستی بە ئامان کرەویشە نەجاحەت دەینی قسەکان بە قووەتن ها بەکارە بە عام بیت عارە بۆ یعنی قسەکان بەکارە بە عامە بە موردی با فیوزی دەکەن ئەرێگەمەکمان کرد پێکەوە لە بەلعبی حەب گۆڵمان لەگۆ کرد ئەو پەڕەسێلکەیە بیکات و بنیابووی لەوەی کات باش ئەفڕی و ئەمە شەمانەوەی باش بیفڕێنی سێم نیشانەی خراپی لێ بگرنەوە ناوەڵە دەستکە لە دەستە خۆمە و پاش ئەو هەموو تێگەیشتن و ئەو هەموو زمان درێژی هەیە 20 دقەیە سەدلەوەکەم قسەی بەولا دادم سەدرێتم قسەی چەند گەورەیە کاکە من تاخیر بوو بەو خۆیان فشە